ئەم کاتتان باش بەخێر بێن بۆ چانێڵی Learn&Explore. لەم ڤیدیۆدا باسی جیاوازی نێوان will لەگەڵ going to ئەکەین کە زۆر گرنگە جیاوازەکان بزانیت لەبەرەوەی هەندێک جار لەوانەیە دڵنیان نەبیت ئەبێت کامیان بەکاربهێنیت، بۆیە لەم ڤیدیۆدا باسی جیاوازی نێوانیان ئەکەین و باسی ئەوە ئەکەین کە چۆن ئەبێت بەکاربهێنرێن. ئێستاش با دەست پێ بکەین. will and going to هەردووکیان بۆ دەربڕینی داهاتوو بەکارەهێنرێت، بەڵام چەند جیاوازیەک هەیە لە نێوانیاندا. بۆ نمونە will بۆ ئەنجامدانی کردارێک بەکارەهێنرێت یان بۆ ئەنجامدانی ڕووداوێک بەکارەهێنرێت کە لە کاتی قسەکردنەکەدا بڕیاری لەسەر ئەدەیت. بۆ نمونە هاوڕێیەکت پێت ئەڵێت کە سبەینێ ئیمتیحانێکتان هەیە و تۆ هیچ ئاگات لەو ئیمتیحانە و نەتزانیوە، بۆیە لەو کاتەیە پێڵێیت I'll go to study then. I will go to study then. کەواتە ئەڕۆم سعیەکەم. لێرەدا تۆ نەتزانیەوە کە ئیمتیحانتان هەیە و لە کاتی قسەکردنەکەدا بڕیارە داوە کە بڕۆیت سعی بکەیت. و یەک شتی تر گرنگە ڕوونی بکەمەوە ئەوەیە کە لە کوردیدا دەمی داهاتوومان نییە، بۆیە کاتێک کە بە کوردی قسە ئەکەیت دەرناکەوێت کە تۆ باسی داهاتوو ئەکەیت. مەبەستمەوەیە کە وەک ئینگلیزی وشەیەکمان نییە کە بە دیاریکراوی ئەوە ڕوون بکاتەوە کە تۆ باسی داهاتوو ئەکەیت، بەڵکو بێت وشەکانی داهاتوو خۆی بەکاربهێنیت. بۆ نمونە ئەڵێی سبەینێ یان ئەڵێیت هەفتەی داهاتوو، شتێکی لەو بابەتە. جیاوازێکی going to لەگەڵ willدا ئەوەیە کە going to بۆ دەربڕینی پلانێک بەکارەهێنرێت کە پێش قسەکردنەکە بڕیارت لەسەر دابێت. بۆ نمونە کەسێک پرسیارت لە یەکات ئەڵێت لە پشووی هاویندا بۆ کوێ سەفەر ئەکەیت، تۆش پێی ئەڵێیت I'm going to travel to the United States. I am going to travel to the United States. سەردانی ویلایەتە یەکگرتووەکان ئەکەم یان من سەفەر بۆ ویلایەتە یەکگرتووەکان ئەکەم. لێرەدا بەڕوونی دیارە کە پێش قسەکردنەکە ئەم بڕیارەت داوە. جیاوازێکی دیکە ئەوەیە کە will بۆ پیشاندانی یان بۆ دەربڕینی پێشبینیەک بەکارەهێنرێت کە بند بێت لەسەر بۆچوونێکی تاکە کەسی یان ئەزموونی کەسێکی دیاریکراوە، واتە پێشبینیکردن بەبێ بەڵگە. بۆ نمونە ئەڵێیت I believe Brazil will win the World Cup. I believe باوەڕم وایە Brazil will win the World Cup. بەرازیل جامی جیهانی ئەباتەوە. دارم قسەیە ئەبێت لە پێش جامی جیهانیە بکرێت، بەڵام تەنها بۆ تێگەیشتن ئەو نمونەیەم هێناوەتەوە. جیاوازێکی دیکەی going to لەگەڵ willدا ئەوەیە کە going to بۆ پیشاندانی پێشبینیەک بەکارەهێنرێت کە بند بێت لەسەر بەڵگەیەک، واتە پێشبینیکردن بە بەڵگەوە. بۆ نمونە ئەبینیت ئاسمان هەورێکی ڕەش دایگرتووە و جەوەکەی ساردە، زۆر ساردە، بۆیە توانیت بڵێیت It's going to rain tomorrow. It's going to rain tomorrow. واتە سبەینێ باران ئەبارێت. لەبەری تۆ ئەو بەڵگەیەت هەیە کە ئاسمان هەمووی هەورە، بۆیە توانیت بڵێ It's going to rain tomorrow. واتە سبەینێ باران ئەبارێت. وەک باسمان کرد کاتێک کە will بەکارەهێنیت هیچ بەڵگەیەکت نییە. جیاوازێکی دیکەی will لەگەڵ going to دا ئەوەیە کە بۆ پیشاندانی ڕاستیەک دەربارەی داهاتوو بەکارەهێنرێت. بۆ نمونە ئەڵێین The sun will rise tomorrow. The sun will rise tomorrow. واتە سبەینێ خۆر هەڵدێت، ئەمە ڕاستیەکە و ڕوو ئەدات. یان ئەڵێیت It will be dark after 9 p.m. It will be dark after 9 p.m. واتە تاریک ئەبێت لە دوای 9 شەو، کە دیارە ئەوە ڕاستیەکە و ڕوو ئەدات. جیاوازی کۆتایی going to لەگەڵ willدا ئەوەیە کە going to بۆ پیشاندانی شتێک بەکارهێنرێت یان بۆ دەربڕینی شتێک بەکارهێنرێت کە خەریکە ڕوو ئەدات. بۆ نمونە مناڵێک ئەبینیت لە گردێکەوە بەرەو خوارەوە ڕائەکات، تۆش پێی ئەڵێیت Don't run. You are going to fall. Do not run واتە ڕامەکە. You are going to fall واتە ئەکەویت. یەک شتی دیکە مابوو کە ئەمووی پێتام لەمەوەیش ئەوەیە کە لە کاتی قسەکردندا will کورت ئەکرێتەوە بۆ ئۆ. بۆ نمونە ئەڵێ I'll go واتە ئەڕۆم. و هەروەها going to لە کاتی قسەکردندا ئەتوانیت بڵێ gonna. بۆ نمونە ئەڵێ I'm gonna go to the United States. لە ڤیدیۆیەکی دیکەشدا باسی ئێمەمان کردو، بەڵام ئەمە تەنها بۆ بیرخستنەوەیەک بوو. بەم شێوازەش ڤیدیۆمان کۆتایی هات. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ make sure to hit the like button and share it with your friends. و ئەگەر بەدڵان نەبوو دیسلایکی بکەن و پێمان بڵێن چۆن بتوانین ڤیدیۆکانی داهاتوومان باشتر بکەین. بۆ ئەوەی کاتێک ڤیدیۆی نوێ بڵاوکەینەوە ئاگادار بکرێنەوە. Don't forget to subscribe our channel. تاوەکو ڤیدیۆ داهاتوو، خواتان لەگەڵ.